کێشەنی وەکو شارەوانی بناری قەندیل بەردەوام لە هەوڵی پاراستنی ژینگەداین بەگشتی ژینگەی بەتایبەت ژینگەی کوردستان هەڕەشەیەکی زۆری دەست لەسەر بەتایبەت لەلایەن داگیرکەرانەوە کە ڕۆژانە بناری قەندیل بۆ دوومان دەکرێت و ناوچەیەکی زۆر دەسووتێت بەڵام بەداخەوە خەڵکانیش نابەرپرسیشەن کە بەردەوام لە هەوڵی تێکدانی ژینگەدان لەو چوارچێوەیەدا بەتایبەت خەڵکانێک زۆر لە هەوڵی قڕکردن و لەناوبردنی ژینگەدانە ئێمە وەک شارەوانی دیارە لە ڕێنماییەکانی شارەوانی مساڵانە کە ڕێنماییمان دەردەکەین بەتایبەت بۆ پاراستنی ژینگە و قەدەغەکردنی ڕاو و بەتایبەت لە کاتی زاوزێدا بەڵام خەڵکانێک هەنە کە هەڵدەسن بە گرتنی بە تێکدانی سروشت و وەرگرتنی ئەو کەوانە و مەبەستی بازرگانیکردن کە ئەوەش پێچەوانەی هەموو ڕێنما و هەموو قانونێکە کە لە ژینگەی جیهانیدا کە هەموو کاتێک لە کاتی ڕاوکردن کاتی زاوزێدا ڕاوکردن هەموو شێوەی قەدەغەیە بناری قەندیلیش کە جوانە بەو سروشتەوە جوانە بە کە و بە حەیوان و بە ژینگەی بەو ژینگە پاکی کە هەیەی وەیە لەم ساڵدا لەلایەن ئاسایشی بناری قەندیلەوە دەستگراوە بەسەر چەندین کەودا و ئەمڕۆ وەکو شارەوانی بناری قەندیل هەڵدەستین بە ئازادکردنی ئەو کەوانە لەناو سروشدا بۆ ئەوەی ڕێگری بکەین لە تێکچوونی ژینگەی بناری قەندیلدا ئێستاش هەڵدەستین بە ئازادکردنی لەم ساڵدا ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە بە نایاسایی ڕاویان کردووە کە هەستاون بە تێکدانی سروشت جەزا کراون و بە بڕی مادی و بەڵێن نامەیان لێ وەرگیراوە کە ئەمە دووبارە نەکەنەوە و ئەو کەوانەی ئەو شتانێک کە دەستیان بەسەر داگیراوە ئێمە لە کاتێک لە شوێنی گونجاودا بەڕەڵایان دەکەین و بۆی بگەڕێنەوە جارێک تێ بگەڕێنەوە ناو سروشت Anda.